ڤیدیۆیەکم ناردۆ بۆ ڕوودا و هیوادارم بەخشی بکەن ئێستا لەسەر شاشەکە. ئەمە پلاستەرێکە کە بەکاردێنێت ناو خەستخانەکان بەکاردێنێت سەرجەمی ئەمانی بەکار هاتووە بە سەرچوو بوون ناو خەستخانەکان. ئەمە ئی قەستەڕەی دڵە دایکم نەخۆشی دڵی هەیە قەستەڕەی دڵی بۆ کراوە بەمە بۆی کراوە کەمە بە سەرچوو بووە ناو خەستخانەکان هەرێمی کوردستان لە خۆشخانەیەکی تایبەت بووە. ئەمانە دەرزی بەنجونی و بەنجون لە خەستخانەی گشتیش ئەمە دەرزی کاک سامان ئەمە دەرزی بەنجون کاک سامان ئەمە دەرزی داواکە لە داواکاری گشتی لە زنابی تەماشاکە ئەمە دەرزی نیوبەنجە دەرزی بەنجە ئەمە دەرزی نیوبەنجە کاک ڕەنج ئەم دەرزی بەنجونی و بەنجە ئەم ڤیدیۆیە خستوێتە جەوادی هاوتە بەڕوودا و سەیریکە ئەمە ئیستیکەری دەرمانە ئەمە بە کاتێک بخەنزەوە ئەوەنە بەڵێ کاک ڕەنج ئەمە دەرزی بەنجونی و بەنجە لە تەواوی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لەسەر ماتۆرسکیل دەفرۆشرێت ئەم دەرزیە کەس نازانە مەزدەڕەکەی چیە کاک دکتۆر سامان جەنابەت وەزیری یعنی پێش عەمەلیات ئەمە و لێیان دەشیکەم بۆ شێوەی لە دەکەم بۆی کە ئەگەر لژنەیەشیش بڕوانەی ناسێتەوە فەرموو تو ویژدانتان جەنابی وەزیر تو ویژدانت ویژدانی جەنابەت مرتاحە دەوایە ئەوە بوو باسم کردم من ئێستا جەنابەت یەکشت بکە بۆ یەکەمین جار لە کوردستان ئەوە ڕخرێتەوە بڵێ جەنابەت وەزیری لە شاشەی ڕووداوە ئێستا تەلەفۆنێ بکە بۆ مدیری خەستخانە گشتی و تایبەتەکان پێی بڵێ یەک کەسیان بتوان وەستێکی ئەم دوو دەرزێن بۆ بنێرن بۆ لە شاشەی ڕووداوە من بە نووسراوی ڕسمی پێم گوتەوە پیشان دەدەم کاک دکتۆر سامان خەڵک دەکوژێمە کاک ڕەنج ئەم دوو دەرزیە ڕەنگە ئەم شەو خەڵک عەمەلیات بکرێ ئەمەی لێبن ئەم شەو دوێنێ عەمەلیات کرابێ ئەمەیان لێداوە بەیانی عەمەلیات بکرێ ئەمەی لێدەن دوو بەیانی عەمەلیات بکرێ ئەمەی لێدەن ساڵی پار نەشتەرگەری کرابێ ئەمەی لەسەر ڕەنگە هەڵنەسی لەسەر ماتۆرسکیل ئەم ئێستا پەیامەکە گەیشت ئێمە ئیشمان کردووە جوڵام بدەدەمەوە کاکەڕوان ڕوونکردنەوەی خۆت بدە ئێمە وەڵام دەدەینەوە تو وات کردووە ئەوە ئیشی ئێمەیە بالعکس ئێمە کاک ڕەنج ئەوە خەمی ئێرانە ئێمە بەدەیان دەیان لیژنە چووە سەردانی کردووە کاکە ئەو ئیشەی کە ئەو دەکات ئیشی ئێمەیە باز دەکەن بەوانە لیژانی ئێمە ئەکرێ خەڵک بەڵێ خەڵک بەمە عەمەلیات سەیری ئەم دەرزیانە ئەو دەرزیە مجال باسی حکومت افغانستان بە قوربانە لە 2019 ئەو کاکە آخر نه مجال ناداد یک کاکەڕوان یک دقیقه جواب دەدەمەوە کاکە کاکە من کاک ڕەنج مجال ناداد دوای مەوزوعەکەی دەگۆڕێت مجال ناداد جواب بدەمەوە کاکەڕوان ڕێگەڕێن بەس کاک دکتۆر بەڕخسەتی جەنابەت بەس ئەوە جوابی دەدەم بەس ئەوە جوابی دەدەم کاکە تووڕە نەبوویمە کاکە نه کاکەڕوان تووڕە نەبوویمە جەنابەت اختصاصت نەوت و دارار بێت من لەگەڵ تووڕە بم لە وەختی خۆی جواب نەدرێتەوە مەوزوع دەگۆڕێت من دەزانم کاکە اختصاصی نییە لێی تێناگات نازانین مە بەسە هیچ والله تێناگات کاکە مەجال بدەم بۆ ئێمە خەڵکی وڵاتەی شێروان ڕاست دەکەم اختصاصم نییە بەڵام جەنابیان لەسەر نه تو هەر نازانی ئەوە چییە فایل تۆ لە ئێستا پۆلیسی هەولێر لێرە داواکارم کە بێن بتگرن تۆ لەسەر تەزویرکردنی فایل کە لە دیوانی چاودێری دارایی کاکەجیان تۆ کاکە ئەو نووسراوە پیشاندن ئەم برادرە لە محکەمە تەلەفۆنکەم بۆ دەستەی دەستپاچی تەلەفۆنکەم بۆ دەستەی دەستپاچی ئەگەر دەستەی دەستپاچی هەرێمی محکەمە جواب نەبوو بە تەزویرکردنی نووسراو بنەسە بەرنامەکە کەسێکە ئیسارە کەسێکە ئیسارە کردو یەک دقە کاکەڕوان کاتە نەمات کات لێرە باش كان طور كان ندق سكان يا لسر مزاري سكاني من يك دقه يك دقه اما تاريخ جوابي دمبلي بيجام شتك اگر اما لبو شر هاتينا بغزاني لا موضوع شر يا دكتور بلا او